لەبارەی دۆخی سووریای پاش حەسەد و ڕژێمی بەعس بەڕاح مایکل بەڕێوەبەری سنتەری چاودێری قەیرانە و چرخەکان و پرۆفیسۆری زانستە سیاسیەکان لە زانکۆی سانت لویس لە مەدریدی ئیسپانیاوە میوانی منە. بەڕێز بەڕاح ئەم کاتت باش، ئەگەر بە ئێمە بڵێیت ئەم بارودۆخەی لە سووریا هاتووەتە کایەوە چەندێک کاریگەری لەسەر ئاسایش و سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێت. بەڵێ شتێکی زۆر گرنگ هەیە ئەوەی کە لە سووریا ڕدەدا من پێم وایە کە یەکێکیان لە بنەماکان ئەوەی کە باسی دەکرێتەوەکو ئێستا بەرەی مەقاومە دژ بە ئیسرائیل یاخود ئەمریکا بەرەواجوو بووەوە. ئێمە ئەوە دەبینین کە ئێمە لە استراتیژیەکی جیهانی داین یاخود خۆ گونجاندن داین کە 20 ساڵی ڕابردوو ئێمە ئیشمان لەسەر کردووە، شتێک ڕووخاوە لێ ڕێم پێ بدە بەو شێوازە بڵێم ئەو وڵاتەی کە لە دژی هەژمونی ئەمریکا وەروە هاوپەیمانیەکان بوون، دەتوانم بڵێم رووسیا و ئیران و هەروەها ڕێکخراوەکانی دیکە وەکو حەماس لە فەڵەستین، حەزبوڵڵا لە لوبنان و هەروەها وەکو ئێمە دەزانین هەندێک ڕێکخراو بنکەی دیکەشان ئەو گروپانێک کە چەکیان هەیە و لە عێراقن بۆیە بەشار ئەسەد ڕۆشت و ئەڵتەرناتیڤەکان شتێکە کە هەندێک زۆرن ئەوانەی کە هەن و ئایدۆلۆژیای جیاوازیان هەیە. بە سادەی گڵێم ئەوە کە لە سەرووی ڕژێمێکەوە یاخود ڕژێمێکەوە، بەڵام ئێمە شاهیدی شتێک دەدەین کە دووبارە بنیاتنانەوەی دینامیکێکین لە ناوچەکە. زۆر باش باسە لەوە کرد کە پێکهاتەی جیاجیا هەیە، گروپی جیاجیا هەیە و ئایدۆلۆژیای جیاجیا هەیە. ئەمانە چۆن نەتوانن لە سووریای داهاتوودا پێکەوە کار بکەن لە کاتێکە ئەزمموی باشی حکومڕانیان نییە؟ ئەوە پرسیارێکی زۆر باشە کە بەڕاشکاوانە من ڕەنگە وەڵامێکی زۆر پڕ و بەهێزم نەبێ و ڕەنگە وڵاتێکی وەکە ئەمریکاش وەڵامێکی تەواوینەوەی بۆ ئەمە، بەڵام ئێمە تەماشای ئەوە دەکەین دەزانین کە ڕژێمی ئەسەد هاتە خوارەوە. ئەمە ڕوون و ئاشکرا کە ئەم گروپانەی کە ئەم ئۆپەراسیۆنیان بەڕێوە دەبێت وەکو تەحریر شام لەلایەن تورکیاوە ڕێبەری دەکرێت بەبێ ئەوەی کە پرسیاری لەبارەوە بکەین و هەروەها وڵاتێکی وەکو قەتار ڕەنگە ڕێبەرایەتیان بکە. ئەم دەرفەتەی کە هەیە بۆ ئەو وڵاتانەی کە دەتوانن جارێکی دیکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێک بخەنەوە لە هەمان کاتدا تەحریر شام ڕێکخراوێکە و ڕێک خستنێکە کە هێزێکی زۆری هەیە، بەڵام ئەم پێویستە لەگەڵ کۆمەڵێکی دیکەی جوڵانەوەکان کە ئەمانیش چەکیان بەدەستەوەیە تامول بکەوە. هەروەها من دڵنیانیم لە شتێک کە زۆر مەترسیدارە لە سووریا کە سوپایەکی بەهێز هەبێ، ئەمەش مەترسیدارە. 2003 بەبیرمان دێ لە عێراق یاخود لە لیبیا 2011 ڕەنگە سیناریۆکان جارێکی دیکە دووبارە ببنەوە. من پێم وایە ئەمان پێویستە کراوە بن بۆ ئەوەی گفتوگۆ بکەن لەگەڵ کۆمەڵگا لە سووریا. هەیە تەحریر شامە پێویستە لەگەڵ هەمویان بکەونە گفتوگۆکردن، پێویستە تەماشا بکەین کە چی ڕوودەدا، بەڵام با لەگەڵ
ڕاشکا بووم کە من زۆر پێم زەحمەتە ئەمانە بگەنە یەک و ڕێکەوتنیان هەبێ لەسەر ئەوەی کە هەیە ئەمانەی کە ئێستا لەسەر زەمین بەهێزن مەبەستم ئەوەیە و ئەمە بەمانای ئەوە دێ کە پێویستە ئێمە ئامادە بین کە چەند سیناریۆیەک ڕوو بدەن لە سووریا بۆ نمونە فیدرالیزمی ڕاستەقینە. زۆر باشە پێشەوەی بگەینەوە قۆناغی کە تۆ باسیەکەیت ئەگەر هەیە ئەم هێزانە کە لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە یەک دوورن بەر یەککەوتنیان هەبێت لەوێ بەڵێ من پێم وایە بەریەکەوتنیان نزیکە ئەوەی کە دروست دەبێوانەی بە هێز دەبن لە دوای ڕژێمی سووریاوە ئەمە شتێکە کە هەموو کەس لە یەکتری کۆ دەبێتەوە هەروەها ئێمە دواتر هەڵبژاردنمان دەبێەوە دیموکراسیمان دەبێت یاخود شێوازێک لە شێوازەکانی دموکراسیەت لە سووریا بەڵام من پێم وایە کە ئۆپەراسیۆنەکە ئاڵۆز دەبێت لە داهاتوودا بۆچی چونکە ئێمە قسە ناکەین دەربارەی هەمۆجنیت لە سووریا ئێمە قسە ناکەین دەربارەی ئەوەی کە هەیە ئێستا کە یەکێک یاخود بێ کۆبوونێکی نیشتمانی هەبێت تاوەکو ئێستا بەس لە پرۆسەیەکی نیشتیمانی دەکرێت بەڵام ئەجێندای سیاسی هەن کە کار دەکەن لە سووریا کە بێگومان ئەمان تاوەکو ئێستا نەڕۆخاون و ئەمە بەمانای ئەوە دێکا هەر کەسە و بۆ خۆی بەشی خۆی دێوە دێوێ بەشداری بکە هەندێک نمونەمان هەیە بێگومان کە باسی باکووری سووریا دەکەی کە باسی بانگەشەکانی کورد دەکەی پێویستە ئەمانیش بێنە سەر مێزەکان واروە بزانن کە چی گفتوگۆی لەبارەوە دەکرێت وەروەها باشووری سووریا دورزیەکان کە لەوێن ئەمان هەر ئێستا دەیانەوێت کە گریمانەی هەبوونی میلیشیاکان لە سووریا لێک بدەنەوە ئەمانە جیاوازین ئەمانەی کە ئازادن بە خۆیان دەڵێن لیبرال لە سووریا و هەروە کۆمەڵەکانی دیکە لە وڵات عەلەویەکان لەگەڵ ئەمەش کریستیانەکان بۆیە ئەمە زۆر ئاڵوزەوە هەروەها من دڵنیان نیم کە ستراکچەرەکە بە چ ڕێیەکدا دەڕوا کە باسی میلیشیاکان دەکەین بێگومان ئەم بارودۆخی لە سووریا گوزەرێت بەدەر نییە لە دەستێوەردانی دەرەکی بەڕێستەزانی کۆمەڵی وڵات هەیە بەرژەوەندیان هەبووە لە ناو سووریا ئێستا بەرژەوەندیان تێکچووە و کۆمەڵێ وڵاتی هەرێمی و زلهێزی دنیاش هەیە بەرژەوەندیان هەیە دەیانەوێت پارێزگاری لە بەرژەوەندیەکانی خۆیان بکەن ئەمە تا چەند کاریگەری لە داڕشتنی سووریایی ئایندە بێت. بێگومان تا 2011 تاوەکو ئێستا هەر شۆڕشێکەر پێشەوە چوونێکە چ بووە شەڕێک بۆ کەباوە کالەت کراوە و هەروە دەستێوەردانی دەرەکی هەبووە ژێندەکانی دەرەوە هەبوونە کۆمەڵی وڵاتێک ئەمریکا فەڕەنسا بەریتانیا تورکیا قەتار سعودی عەرەبی و هەروە چەند وڵاتێکی دیکە بێگومان تۆ ڕاستیت دەسوەردانی دەرەکی و هەژمونیان ئەگەر هەتا نەڵێن دەسوەردانێکی مەترسیدار لە سووریا ئێستا چی ڕوودەدات لەوێ بێگومان جارێکی دیکە کە پێشتر وتم هەتا ئەگەر تۆ باسی ئەکتەرە سەرەکیەکان بکەیت ئەمان بەهێزن هەر لە ئێستاوە ئێمە ئەمریکا و رووسیامان هەیە هەرچەندە رووسیا پۆزیشنی باشنی ئێستا لە سووریا ئێمە تورکیامان هەیە لە هەندێک ناوچەیەکی سووریا من دڵنیانیم کە دەکشێنەوە ئیسرائیلیش بە هەمان شێوە لە بافەر زۆن کە لە سووریا دەیەوێت کۆنتترۆلی بکات لە ئێستاداوە بکات بە بەشێک لەوە هەرێمانەی کە لە ژێردەستیدان بۆی خۆی بپارێزێت
و هەروەها کار بکات لەگەڵ بەشێک لە جڤاکی سووریا کە دروزەکان و هەروەها ببن بە هاوپەیمانی ئیسرائیل و هەروەها زیاتر ئەمە دەربارەی ئاکتەرەکانی نێودەوڵەتیە ئەماندانەیە پشکەکانی خۆیان ببن لە سووریا بەڵێ بۆیە ئەمە ڕاستەقینێ و هەروەها کێشەیە و ئێمە دەگەین بە ئەنجامێک لە سووریا ڕەنگە ڕسکی تێدا بێ بۆ هەموو ناوچەکە تەنها بۆ سووریا نە. بەڵێ بەڕێز بەراه میکایل بەڕێبەری سنتەری چاودێری قەیرانە هاوچەرخەکان و پرۆفیسۆری زانستە سیاسەکان لە زانکۆی سانت لویس لە مەدریدی ئیسپانیا و لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ بەڕێستم.